تا ئێستا حیزبە کوردیەکان نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک بۆ ئەوەی بەیەک تیم بچنە بەغدا و داوای بەشداریکردنێکی کارای کورد بکەن لە حکوومەتی داهاتووی عێراقدا. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش هۆکاری پەرتەوازەی نێوماڵی کورد بۆ پارتی و یەکێتی دەگەڕێنێتەوە. لە ڕابردووە تا ئێستا هەروها بۆ ینی ئێستا هەر وەکو سەردەمی مەلاوی جەلالی تەعامل لەگەڵ یەکەکەنەوە تا ئێستا حکومڕانیش لە هەرێمی کوردستانە بە تەواوی دام و دەستگاکانەوە بە تەواوی هەمووی بۆتە دوو ئیداری لە پێشمەرگە لە ئاسایش لە هەموو شتێکە دابەشیان کردو بۆی ئێستاش بەو دابەشیە بەرەو کەرکووک دەڕۆنەوە کەرکووکمان لە دەستداەوە بەرەو بەغداش دەڕۆن کە ئێستا گوێی لێ ڕاناگیرێ. لە ساڵەکانی ڕابردووە حکوومەتی بەغدا لە هەولێر تەشکیل دەکرا. ئێستا کورد دەچێتەوێ ئەمە دوو مانگە لەوێ ئەسڵەن گوێی لێ ڕناگرن وەگەر بەو دابەشکاری کە لە بەغدا دەکرێت ئێستا زۆر لە مەسلەی پارتی وێچێتی کە زۆرترین کورسیانەیە بێمنەتنیانی تای تەرازوونین و ناتوانن ئیش لە سەروان پەچی نەکەوتوە. کورد بەردەوام بۆ بەشداریکردنی لە حکوومەتی عێراقدا مەرجی خۆی هەبووە، بەڵام بەشی زۆری داواکاریەکانی لەلایەن سەرۆکی حکوومەتەکان جێبەجێ نەکراوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت بەهۆی لاوازی دیبلۆماسی سەرکردەکانی کورد حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق داواکاریەکانی کوردیان پشتگوێ خستووە. دیبلۆماسیی کارامانە بێ ئەو دیبلۆماسیەس بە بەرنامە بڕوە لەگەڵ مەلەفاتی بڕۆ مەلەفاتێکی باش تەفاسیل و وردەکاری تایە میکانیزمی تابێ ئالیاتی تابێ زەقی زمانی تابێ. دەستنیشان نەکردنی کارکتەری شارەزا و ئەکادیمی بۆ دانوستان لەگەڵ بەغدا و بەڕێوەبردننی پۆستەکان نەخوێندنەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە جیهان و ناوچەکە و بەغدا ڕوودەدات وای کردووە بەردەوام ئەو ڕێکەوتنانەی لە نێوان هەولێر و بەغدا دەکرێن بە زیانی کورد بشتێنەوە یان وەکو خۆی جێبەجێ نەکرێت. ئەو ئوسلوبی ڕابردوو لە ڕیسکردنی کۆمەڵێک بڵین ئامانج و کۆمەڵێک داواکاری و کۆمەڵێک شیعارات بە عمومیات ئەو جارە کەلچی نییە. ئێمە دەبێت کەم شت خۆمان بڕیار دەین بە فعلی چیمان بەبەستە ئەو عێراقا کە دەچینەوە دیسان میوانین یان شریکین یان خاوەن ماڵین، چونکە پێشتر وەکو میوانێک تەسەڕوفمان دەکرد ئێستا داوای شەراکەت دەکەین کاتێک بەغدا داوای ملکیەت دەکات. ئەگەر تۆ خۆت بە صاحب مولک بزانی ئالیاتی تەفسیلی داوا دەکەی وعدەکانی کە ئیتفاقی لەسەر دەکرێت دەبێت تەرجمە بکرێت بە پرۆسە بە وردەکاری بە ئیتفاقات و بڵین بەڕێکەوتنامە یان حتا بە عەقد. پرسی بەشداریکردنی کارای کورد لە پرۆسی سیاسی و حکومڕانی داهاتووی عێراقدا پاش دروستبوونی کۆمەڵێک کێشەی زۆر و کەلەکەبووی نێوان بەغدا و هەرێمی کوردستانە وەکو جێبەجێ نەکردنی بڕگەکانی دەستور کە پەیوەستن بە مافەکانی خەڵکی کوردستان و جێبەجێ نەکردنی مادەی 140 تایبەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم و بودجە و موچە و پێشمەرگە و فەرمانبەران و نەوت و کۆمەڵێک پرسی دیکەی چارەسەر نەکراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.